فیلمی In the Tall Grass لە ڕۆمانێکی ستێفن کینگی ناودار سەرچاوی وەرگرتووە. فیلمێکە هەوڵێکی بێوێنەیە لە نێوان وێنەگرتنێکی هەر نایب لەلایەن دەرهێنەرەکەیەوە، بەڵام بەدەقێکی سینەمایی مامناوان. فیلمەکە هەوڵ دەدا لە ژانری ترسناک و پڕنهێنی خۆی جێگیر بکات. تەنیا دەقە مامناوەندەکەی نەبووایە دەبێتە فیلمێکی نایاب. چیرۆکی فیلمی In the Tall Grass کە بە کوردی دەکاتە لە نێو جیایە بەرزەکە، باسی خوشکوبرایەک دەکا بێکی و کاڵ، هەردووچیان لەسەر شەقامێکی سەرەکی گوێیان لە هاواری منداڵێک دەبێت لە نێو جیایە بەرزەکە. هاوار دەکا کەسێک ڕزگاری بکە و ون بووە. منداڵەکە دەڵێ دایک و باوکم لێون بووە. بێکیش بەهۆی ئەوەی دووجیانە بە کاڵ دەڵێ بستنە ناو جیایە بەرزەکە و منداڵەکە ڕزگار بکەن. بەڵام بە چوونیان بوونە ئەو جیایە بەرزە، چیرۆکی فیلمەکە لە ترسناچیەوە خۆی لە ژانری پڕنهێنی و ئاڵۆزی دەدا. پاتریک ویلسن ڕۆڵی باوکی ئەو منداڵە دەجێڕێ بە ناوی ڕۆس. ئەو منداڵە کە ناوی تۆ بنە بە دوای دایک و باوکی دەگەڕێ. ڕۆس باوکێک بە دوای کوڕەون بۆکەی دەگەڕێ، بەڵام دەزانێ ئەو جیایە بەرزە هێزێکی خراپی شەیتانی تێدایە. بەردەوام هەوڵ دەدا ڕێگەی لێون بکە. تۆبن یەکەم کەسە بێکی و کاڵ دەبینێ، پێیان دەڵێ ئەو جیایە بەرزە جیای ئاسایی نییە. زۆر هەوڵ دەدا پێیان بڵێ هێزێکی شەیتانی لێرە دەسۆڕێتەوە، بەڵام دۆزینەوەی چارەسەر لەوانەیە درێنگ بێ بەهۆی ئەوەی ڕێگەی دەرچوونیان ون کردووە. تراڤس خۆشەویستی بێکیە و زۆر هەوڵ دەدا خۆشەویستەکەی بدۆزێتەوە، بەڵام جیایە بەرزەکە ڕێگەی لێون دەکە و ئەویش دێتە نێو ئەو مەتەڵ و مەیزە. سەرەتای دیمەنەکانی In the Tall Grass کاریگەرترینە، بەهۆی دووبارە بوونەوەی جەمپسکێر و چەندین دیمەنی ڕاکردن و شڵەژانی کارکتەرەکان، بەتایبەتیش کاتێک کاڵ و بێکی بۆیان بەدیار دەکەوێت هیچ ڕێگەیەکی ڕزگاربوون لە نێو ئەو جیایە بەرزە نییە. بینەر وەکو ئەو دوو کارکتەرە بەردەوام لە شڵەژانە، چونکە جیایە بەرزەکە ڕێڕەوی شوێنەکان دەگۆڕێت، وەکو مەتەڵێک ڕێگەیان دووبارە دەکاتەوە. هەرچەندە سەرەتای فیلمەکە زۆرترین دیمەنی کاریگەری تێدایە، بەڵام لە ناوەڕاستەکەی دیمەنەکان خاو دەبنەوە و مەتەڵەکە شی دەکرێتەوە و بینەر تێدەگا بۆچی ئەو شوێنە وایە هەر کەسێک بچێتە نێوی ڕزگاری نابێت. بەڵام شێوازی ئاشکراکردنی ئەو نهێنیانە ئەوەندە کاریگەر نین، بۆیە ئەوەی بە ڕێگەی وێنەوە شی ناکرێتەوە، بەڵکو بە قسەیە لە جیاتی نیشاندان. نوانی ئەکتەرەکان ئاسایین، تۆبن و بێکی باشترین کارکتەری ئەو فیلمن. ڕۆس کە پاتریک ویلسن ڕۆڵەکەی بەرجەستە دەکات لاوازترین کارکتەر و چیرۆکی ئەو فیلمەیە. هۆکاری ئەوەژەوەیە ڕۆڵی پیاوێک دەجێڕێ، بینەر باوەڕی پێناکە ئەو ئەکتەرە ئەو ڕۆڵە دەجێڕێ، هەرچەندە لە فیلمەکانی کۆنجرینگ ڕۆڵێکی نایاب پێشکەش دەکات، بەڵام لەو فیلمە زۆر زیاد لە پێویست نواندن دەکات، لەوانەیە ئەوەش دەرهێنەر وای ویست بێت. لە کۆتایی In the Tall Grass فیلمێکی توندی ترسناکی سەر و 18 ساڵانە، هاوشێوەی چیرۆکەکانی پێشووی ستێفن کینگ وەکو ئیت و ئیت چاپتر 2 چیرۆک و کەشوهای فیلمەکە دەدرەوشێتەوە و باشترین لایەنی ئەو فیلمان، بەڵام دەقی فیلمەکە و دایالۆگەکانی زۆر بینەر لە فیلمەکە دەخاتە دەرەوە بەهۆی خراپ نووسینیە. گەر حەز بە فیلمە ترسناکە توندەکان دەکەی پڕنهێنی و مەتەڵ بێت لە کەشێکی وەها In the Tall Grass فیلمێکی زۆر خراپ نییە بینی.